وڵاتانی دراوسەی هەرێمی کوردستان چەندین ساڵە بە فڕۆکە و تۆپ و ئۆپەراسیۆنی زەمینی هێرش دەکەنە سەر هەرێمی کوردستان. بەرپرسانی باڵای هەرێمی کوردستانیش تاکە قسەیان ئەوە بووە پەکەکە هۆکاری هێرشەکانە و بەبێ ئەوەی ئیدانەی بکەن و پێش لەو هێرشانە بگرن. داعش ئاشکرایە بڵێن لەو مەنتەقەی داواڵێ پەکەکەی لێ بەڵام خۆ ئەمە کەشی لێ نەبووە. چاودێرێکی سیاسی پێی وایە تورکیا بەرپرسە لە هێرشەکان، ئەوەش کە لە عێراق دەڵێت سکاڵا دژی تورکیا تۆمار دەکات گومان دەکرێت ئەنجامێکی هەبێت. بەو پێیەی لە ڕابردوودا زۆر باسی هەوڵی لەو جۆرەیان کراوە. تورکیا ماوەیەکی زۆرە خەریکی تاوانە، تاوانبارن حکوومەتی تورکیا مەبەسم لە کوردەدان لە ناو تورکیا و لەو بەری سنووریش لە ناو عێراق لە ناو سووریاش ئەوە بینن، یعنی زۆر بە شێوەیەک بێمنەت و چونکە کەس نییە بەرەنگاریان بێتەوە و چەندین جارە تەمانەوە بەردەوام بێ کۆنیش دەبوو بیبن بۆ ئەنجومەنی ئاسایش کۆ دەوڵەتێکە بە کەیفی خۆی تەعەدا لە تۆکە سەروەری و ئەرز و خاک و سنوور و جگە لەوەی کە خەڵق شەهید دەکا خەڵق بینارەکە قەت نەچوون ڕۆژێ لە ئەنجومەنی ئاسایش کات بکەن لەو دەوڵەتە. بەشێک لە ڕۆژنامەنووسان پێیان وایە دەسەڵاتی سیاسی هەرێمی کوردستان دەسەڵاتێکی نیشتیمانی نییە، بەڵکو حیزبی و بنەماڵەیە و ئامادەیە بۆ ڕێککەوتنی ئابووری و بەرژەوەندی تایبەتی هاوڵاتی خۆی بکاتە قوربانی. ئێمە دەسەڵاتێکمان هەیە، دەسەڵاتەکەش کە دەسەڵاتێکی نیشتیمانی نیە، ئەوەندە دەسەڵاتێکی حزبێت، حزبێکە چەند ئیتفاقاتێکی هەیە لەگەڵ ئەو وڵاتە دێ حقیقەتەن کار لەسەر پەردەپۆشکردنی یا بێدەنگکردنی ئەکرێ. هەر چۆنە بێ ئێستا بۆ نمونە لە دوانی بەرپرسانی هەرێم بینی هەمووی باسی مبەڕاتەکەی تورکیاکە. ئێمە ڕووداوەکانی چەند ساڵ ڕابردوومان لیا دەکاتێ لە شارۆچکەی شیلادزێ دوو هاوڵاتی شەهیدکران خەڵکی ئەم شارۆچکەی ڕاپەڕین چوون بۆ سەر دامدەستگا سەربازەکانی تورکیا و هەتا ئێستا ئەزانێ ئەو خەڵکە یان لە زیندان یان ڕاوندراون. ڕژانی خوێنی کورد و کوژران و کەم ئەندامبوونی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەدەستی وڵاتانی دراوسێ بەردەوامە. بەپێی ئامارێکی تیمی کوردستانی ڕێکخراوی CPT ئەمریکی لە ساڵی 2015ەوە 137 هاوڵاتی هەرێمی کوردستان بە هێرش و پەلامارەکانی وڵاتانی دراوسێ شەهید بوون و سەدانی دیکە بریندار و کەم ئەندام بوونە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.